کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست، هیوادارم لە هەر جوهانی ساڵ و سڵامەت بن و لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خۆتی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە گرنگی و سەرنگونی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانمان ڕاستە بکەم، هاوڕێ عەبدوڵڵا دارابیگە دەنگی من زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگی تۆمەیە زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی. سپاس بۆ تۆش. هاوڕێ دارابی هەر وەکو بۆ خۆت ئاگاداری دیدی لاوازی و گرفتاری و بۆهران و سەرلێشەواوی جمهوری ئیسلامی گەیوەتە ڕادەیەک کە هەموو ئەفکاری عمومی دنیا و بە تایبەت ئێران و خاوەرمیانە دەدان بەمەیانن کە جمهوری ئیسلامی لە لێواری سەرنگونیایە و حتا تا ڕادەیەک ئەم شتە واقعیەتی هەیە کە سەرانی جمهوری ئیسلامی خۆیان تەعەجوب بکەن چۆنە لە خودە تەماونەتەوە. ئەمە واقعیتێکە کە وەزیەتی جمهوری ئیسلامی نیشانەدا و هەموو کەسێک بێ ئەمەوە ئەگەر تاکید لەسەر سەرنگونی جمهوری ئیسلامیەکە قەتعەن ئێوەش یەکێ لەم کەسانن کە اعتقادی عمیقتان بە سەرنگونی جمهوری ئیسلامی هەیە و هەمیشە پێتان لەسەر ئەم مەسەلە و سەرنگونی جمهوری ئیسلامی داگرتووە. ئایا سەرانی جمهوری ئیسلامی و بە تایبەت خامنەیی باتەوەجه بەم وەزیەتەی کە هەیەە ئەم هەموو گرفتاری و سەرلێشێواویە ناوخۆی ئێران و ناڕەزایەتی وەسیعی خەڵکی ئێران و داخوازی و سەرنگونی جمهوری ئیسلامی لایەکۆ و بۆحرانی دەرەوە و سەتحی بینەملەلیکرد لەلایەکۆ، بەڵام لەم رابطەیە سەرانی جمهوری ئیسلامی و مشەخەسەن خامنەیی بازەوە کە ڕۆژانە و هەردەم لەسەر قەدەر قودرەتی خۆیان و شکست ناپەذیری خۆیان تاکید دەکەن و پافشاریەکەن. حەزەکەم ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ باس بکەن کە ئەم هەموو تاکیداتە کە جمهوری ئیسلامی لە قەدەر قودرەتی خۆی باسەکە و لە ئەفکاری عمومی و خەڵکی دنیا و خەڵکی ئێرانیش خۆشببینن بەوەی کە جمهوری ئیسلامی لە هەموو کات زایفترە و بەرەو سەرنگونی و ساقط بوونەتوە. بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی و ئیسباتی ئەمەی کە جمهوری ئیسلامی لەبەی سەرنگونیایە چ فاکتا و دەلایل‌هایەک ئێوەتوانن بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ باس بکەن. فەرمووین. ئەوەی ڕاستی بێ وایە کە تۆ باسیەکەی بەو مانایە کە جمهوری ئیسلامی ئێمە پێش ئەوە هەتا بە حاکمیەت سواریکەن لە فەڕەنسا بینی بۆ ئێران ئێمە بە خەڵکمان ڕاگەاندووە کە جمهوری ئیسلامی ناتوانێت دەسەڵاتدارێتی و حاکمیت لە ئێران ببابڕێەوە، چون بەو دەلیلەکە کە ئەم ڕژیمە ئێوەی خەڵکی ئێران نییە. تۆ ناتوانانی قوانینی 1500 ساڵەوە پێش پێی تەحمیلی کەی بە خەڵکێکی ژیر و مسەقف و لێبوردوو و با تەجروبە و خارا و لە سەتحی خاوەرمیانە یەکە باڵادەست بۆ خەڵکە لە بەربەرەکەیان لەگەڵ ڕژیمی پاشایەتی و غێرەزەرکە در نەتیجە و ڕژیمەیشی ڕووخان در نەتیجە ئەمە بەم فاکتۆرە و دەیان فاکتۆری تر کە ئەم ڕژیمە ئێران نییە، جامە ئێران جامعەیەکی ئیسلامی نییە، جامعەیەکی متەرەقیە لێ هاتووە، در نەتیجە باسمان لەوە کردو کەم ڕژیمە ڕووخێ. ئەمە یەک. دووهەم بینەرانی خۆشەویست سەرنجیان ڕاکێشم بۆ گردە ڤیدیۆیەکی خودی ڕاهبەری ئەو کاتەی جمهوری ئیسلامی کە لەم باس لەوەیەکە کە لە ناو سەرانی ڕژیمکەوە کە تۆ باس لەوەیەکە کە ئاگاداری خۆتان بن بە شێوەیەکی دروستکار و بارەکان بنڕێەوە کە خەڵکی ئێران تێن نەگەنێ بەکێ. قسەی خومینیەکەم بەشێکی بچووکە لە قسە و باسەکانی کە لەناو ئەو سەرانە و کاتە خودی عەلی خامنەیی کە ئەسەن هێشتا ڕێی جمهور نەبوو، حەج نەبوو، بەرەخە یەکێک لە گوێگرانی قسەکانی خومینیە. یعنی ئەو تعبیر و ڕوایەتە کە خەڵکی ئەقەلیەتی ئێران ئەقەلیەتێک لە ئێران بوویان لەسەرەوە کە ئەم ڕژیمە ناتوانێت ڕژیمی خەڵکی ئێران بێت، بەڵکو دروستکرا و داسەپا و انتخاب کراوە لەلایەن ئەمریکا و دۆری غەربۆ
بۆ سەر خەڵکی ئێران و داسەپاوە بۆ ناو تەحبینیان کردو بۆەوەکە ئەو کەسانێک کە ڕژیمی شاه ئەو جنبشە و بزوتنەوە کە ڕژیمی شای ساقت کرد ئەم بێت لە تەقابل ئەوە سەرکوتکاو ئەوە لە مەدانە نەهێڵێ من لەو کاتە باشکرا باسمان کردووە قسەی ڕۆمان نییە دەلایلمان زۆرە لەم کاتە بچووکە فەقەت دەوڵم کە ئێمە ئەو کاتە باسمان لەوە کرد کە ئەم ڕژیمە چەسپانی ئەم ڕژیمە بە خەڵکی ئێران و ناوی ئەم ڕژیم و ناوی حاکم و دەسەڵاتداری ئێران وەسڵەیەکی ناجۆرەکە بە زۆر بە فریب بە تەحمیق بە کوشتن بە بڕین بە ملاولا ئەیشەست پێن بە خەڵکۆ ئەم قسە و باسە لەو کاتە ئێمەمان کە ئەقەلیەت بووین ئەمە لە کوردستانەوە دەستمان پێکرد ئەمڕۆ دوای 45 ساڵ بە ئەتراف و بە نەزەرسەنجی خودی سەرانی ڕژیم 92% لە جامعی ئێران مخالفی ئەم حاکمیەت و ئەم دەسەڵات 92% بە نەزەرسەنجی خۆیان بۆیە من گەرەک بۆ بڵێم کە عەلی خامانەی وەختە خەریکەم قسە و باسەیە کات من پێم وایە لە گەشیان ژیرترە چون عەلی خامانەی ئەلعان ڕەهبەری ئەو ئەقەلیەتە زۆر چکۆلە و کەمەیە کە واقعاً سەروەتی زیاتر لە 70-80% سەروەتی کۆمەلگایان لەژێر چنگایە بەشێکیان واردی خارج کردەوە بەشێکیشیان ماوەتۆ ئیسە بۆ مۆجودیەتی خۆیان بۆ بەقەی خۆیان و بۆ حراست لەم سەروەتە غەنیە کە نازان چی پێ بکەنایە چۆن ئەمە تەفروت و ناکەن و لە دەست خەڵکی کەن ئەلعان قسە و باسییان ئەوەیە کە تۆ باسەکە قسە باسییان ئەوەیە کە ئەم ڕژیمە قودرتمەندە بەهێزە فڵانە فیسارە من لێرە تاکید کەم ئەم تاریخە سازکردنی ئەم تاریخە بەدەستی خەڵکی ئێران ڕقەمی خواردووە نە هیچ هێزێک نە هیچ نیرویەک ئەلعان لە ماوەی ساڵی ڕابردووە باس لە ئیسرائیل و ئەمریکا و ئێمە ڕژیمان وا پێکردەوە گانومانە بەر لە مرد اشتباهی مەحزە بۆچی بۆ خەڵک بزانن ئەم تاریخە خۆیان ڕقەمیان لیاوە خۆیان سینیان سپەر کردو خۆیان کوشتیان ڕۆداوە خۆیان 1001 زەجرە بەدراون تا توانیون لە ڕژیمی جمهوری ئیسلامی و لە ئیسلامی سیاسی و عبور کەن و پێیان ڕاگەیاندن کە ئەم ڕژیمە ئێمە نەبووە نامانەوێ ئەبێ بڕوات ئەمە ئەو شتەیە کە ئەلعان ئیتر تەواو دنیا ئەترافی پێکردووە نەک خودی خۆیان بەڵکو کولی وڵاتانیە کە دایان ناودایان مەزران و دایان سپەن بە من خەڵکە و حمایەتیان لێ کرد و چاویان پۆشی چاوپۆشیان کرد لە هەموو کوشت و کوشتار و ئەو بەڵا ناخۆشە کە ئەسەن ناگەڕێتەوە ئایسە دەڕۆژ لە سەرکەشێتەوە نەبێت بەسە خەڵکیان دەست ئەلعان ئەو تاریخە ڕقەمی خواردووە و ئاخری هەنگاو بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی بە تەواوی لە عەرزەی سیاسەتی ئێرانە پاکۆکە زۆر سپاس بۆ تەوزیحەکان ئێوە ئیشارەی دەقیقتان کردبەوەی کە 92% خەڵکی ئێران لە جمهوری ئیسلامی ناڕازین و ئەقەلیەتێکی کەمن کە بەسال لە قودرەتە ماون و پیان وایە جمهوری ئیسلامی لە قودرەت ئامێنێتەوە بەڵام پرۆپاگەندە و تەبلیغاتی خامنەیی و سەرانی جمهوری ئیسلامی بازە قەدە قودرەتی خۆیانەکەن کە تۆ ئیشارەت پێ کرد و لە مقابلەوەدا باز لەوە دەکەن کە دیارە خەڵکی ئێران لە جمهوری ئیسلامی ناڕازی نین تعدادێکی کەمن و ئەوانش سەر بە ئەمریکا و ئیسرائیل و ئاژاوەگێڕن ئایا مێدعایە بێپایەی جمهوری ئیسلامی کە لەم هەموو بۆهرانە چ لە ناوخۆ و چ لە دەرەوە هەیەتی ئەتوانێت هەمخانی ببێ لەگەڵ وەزعیەتی مبارزاتی و ناڕەزایەتی و قین و تووڕەیی خەڵک بە ئیزافەی هەموو ئەمانە کە دیارە جمهوری ئیسلامی لە لێواری سەرنگونیە قەراری گرتووە ئایا توانێت حتا بۆمبی ئەتۆمیش بەدادی جمهوری ئیسلامی بگات؟ بەنظر من بە هیچ شێوەیەک نە بۆمبی ئەتوانم بەریەم شتەگرێک ئومیدوارم شتی وە ئەسەن ڕوونەدا و نەبێت و چون قوربانیەکانی ئەبن بە خەڵکی سوێ لە بن دەرنەتیجە ئێمە نەخوازیاری ئەو شتێن نەحەزەکەین بەڵام حەقیقەتەوەی شەرم وجودی نییە ئەگەر وجودی باید جمهوری ئیسلامی بووە هەر لەبەر بێشەرمی و لەبەر درۆ و دەلەسە و جگە لە کوشت و کوشتارەکەی بووە سەرخۆی هەڵگردایە و بڕێن نەجات خۆی باە شتێکی کردایە بیا لەبەر و بەحر و بالاخره نەجات خۆی باە وەگەرنا ئەو کەسانە و ئەو دەوڵەتانە کە حمایەتیان لێکرد و هێنیان دایان سەپەن بەناو خەڵکەوە و وتیان سێری کوڕیمانکەن بزانە ئەکسی خومینی چەندێ جوان ئەدرەوشێتەوە ئەلعان گەیشتون بەو نەتیجە خۆیشیان کە ئەمە ئیتر بۆ ئێمە فایدەی نییە چون ڕسالەتی تەواو بۆ ڕسالەت تاریخی جمهوری ئیسلامی ناکە لە نەزەریەمەوە بەڵکو لە نەزەر خۆیەوە ئەوە کە خەڵک
هني أمانا أم حركتك نقل تقابل لابني جمهورية إسلامية بلكو بشيكي قلدري سرمایه داری کۆنە پەرستی مرتجعە لە جامعی ئەمڕۆی سرمایه داری جیهانیە ئەمە دان لە ناودەمی تەواوی ئەو حکوومەتە ئەمریکا و دووەری غەربە بوو کە واقعاً بێشەرمانە هاتن و ئەم ڕژیمیانەیان کرد دا سەپا من خەڵکاوە و باسیەوە بوون کە 200,000 ئینسان فقط بکوژرێ بەدەستی ئەم ڕژیمە وان حمایەتیان لێ کرد حمایەتی مادیان کە حمایەتی معنەویان کرد بێدەنگیان ڕاگرت هەموو بەڵاو مصیبەتێکە بەسەر خاڵەکەەوە ئەمان لە پشتی بوون هەر ئیستەکە ئێمە پێکەوە قسەیەکەین بالآخرە هێشتا ئەوان قسەکانەوەیە کە ئێمە حملەی پێ ناکەین حملەی پێ ناکەین و بالآخرە بەڵام ئەی ڕوخێنین چۆن ڕوخێن وەزان خەڵک ڕوخێنێ ئالان ئەم دەورێتە دەورەیەکی ترە دەورەیەکە کە ئەو ڕژیمانە زان ئەزش مەسرەفی نەماوە جمهوری ئیسلامی بۆیان خەریکی ئەوەن ئەتفاقی ڕووبا وەکو سووریە بۆچی بۆ ئەوە کە دەورەی ئەوەیە کە ڕژیم جمهوری ئیسلامی ئەلان لەلایەن ئەوانەوە وەک ڕژیمێکی ڕووخاو وایە چون ڕژیمێکە تا ئەوانە درۆ دەلەسە کات و هاوار کات و بێژە من ئەمەم و ئەوەم و ئەبەدیم و ئەزەلیم و تیان ناچم نەگرە لە بێگۆڕە بەڵکو ئەم ڕژیمە مردووە اقتداری مادی و معنەوی بەو جۆرەی نییە چون ناتوانێت هیچ عەکس عەمەلی لە خۆی نیشان بە هیچ دفاع لە خۆی بکە بەڵام وڵاتانی هین هێشتا ئەمریکا و دووەری غەرب بۆ ئەوە کە هەڵچن و بێلەخەرە کۆمەکی خەڵکە لەو فازان نین و ئەو کارێژ ناکەن داوایان کردووە ئارەزویانەوە سەر خەڵک بێلەخەرە وا بکە لە ڕژیمەکەی کە ئیتر وەک لاشەیەک لەو بەینا بکەوە و بەڵام ئەوان بێن ئەناوسری خۆیان لە کۆنەپەرستترین خەڵک دیسانەوە هەل لە دەرونی خودی ئەو نیرووە سەرکوب گەرەوە کەیس و پەخش و پڵاو بەشێکی پەشبڵاوە بۆ لە ئەوروپا ئەمریکا و بەشی هەرە زۆریشی لەوێ ماوەتە هەل لە دەرونی ئەوە دیستانەوە ڕژیمێتر بەناو ملی و بناوی بنێن قیام ملی انقلابی ملی فلانی ملی ئەم ڕا ئیسلامەکە لابن و بیکەن ملیەکە و بەڵام کاسە هەمان کاسە بێ ئاشم هەمان ئاش بێ بەڵام مەوردی حمایەتی ئەوان بێ نێگەرانی ئەوان ئەوەیە کە ئەم ڕژیمە خەڵکی خەڵکێکە خەڵک وەیا جنبش و بزوتنەوەیە کە گەرێکێکی لە گۆڕی بنێ ئەمانە لە دەسەڵات بخە ئەمانە نەبن بە سەردەمدار و نەبن بە ساحب بەرهەمەکەی خۆیان کە 45 ساڵە هەوڵی بۆ دەن بە خوێنی خۆیان بە گیانی خۆیان ئەم دەورە ئەو دەورەی بۆیە خەڵک ئەبێ پێش ئەوەی کە هیچ کەس دەستی پێ بگات بەم ڕژمەشە خۆیان ئەرکانی حاکمیەت و دەسەڵات لە گەڕەکەکان لە شارەکان لە هەر کوێکە کە واقعاً بەجاریان بۆ پیا دابنێن و بڵێن ئەم کارەکاری خۆمانەوە ما حەسڵی کارەکەشین ئێمە و مەربوطە بە ئێمە مەربوونیە بە هیچ دەوڵەت و دووەرێتر بۆ ئەوە کە دووبارە تاریخی ڕەشی جمهوری ئیسلامی دوای ڕژیمە ڕەشی پالەوی دووبارە زیندوو نەکەنەوە بۆ گیانی خەڵک ئەمە ئەو شتەسە کە ئەمریکا و دووەری غەرب لێ ترسێ بۆیە قۆڵی هەڵ ناماڵێ و خۆی داناوە کە ئەم مارە تۆپیوە کاتێک چون بۆ سوراغی کە ئیتر خۆیان بتوانن لە نەوعی خوان و لە تیپی خۆیان دابنێن نەخێری بەنەزە من ئەم ڕژیمە هیچ اقتدارێکی نەماوە چون هیچ ئیمکاناتێک کە دفاعکە لە خۆی و هیچ ئیمکاناتێک کە پێی تەعەڕۆز بکات ئەلعان بەدەستیێنێن نییە و ئیسش ئەزانم ئەکوژێ لە خەڵک ئەبڕێوت و ئەترسێنەوە تەقن بەڵام خەڵک کۆریان نەداوە کە هیچ تونتر تیشتر ڕەواتر بەرحەقتر ئامادەتر لە هەموو دەورەیە قۆڵێنی هەڵماڵیەوە بۆ ئەم ڕژیمە لە ژیانی خۆیان لە حاکمیت و دەسەڵاتی وڵاتەکەی خۆیان لابن و خۆیان بن بە ئەریکەی قودرەت بۆ بەختەوەری و داهاتی خۆیان. زۆر سوال بۆ تۆزەکانە داورامی دارابی هەروەکو تۆش تەوزیع حەدا و هەموو ئەفکاری عمومی دنیاش ئاگادارە کە حکوومەتی جمهوری ئیسلامی چه حکوومەتێکی داپرۆسێنەر و جەنایەتکار و قاتڵە و 44 ساڵە جەنایەتەکە و مەوردی تەنەفوری عەمیقی هەموو خەڵکی دنیا بە تایبەت خەڵکی ئێرانە هەروەکو تۆش لەوەڵەو باست کرد 92 تا 3% خەڵکی کۆمەلگای ئێران ئارەزووی هەر دەقیقە ئارەزویانەوەی کە جمهوری ئیسلامی سەرنگون بێ و سەر بە تەنیۆ نەبێ باتەوە جێ بەم هەموو جەنایەت و کوشتار و فەقر و فەلاکەتەی کە
بە ئێران و بە منتەقەکەی تەحمیل کردووە و مەوردی تەنەفری هەموو خەڵکی دنیادا واقعاً دەبینین لەم رابطەدا هەروەکو ئاگاداری چەند ڕۆژ لەوە پێش پێنجمین ساڵ ڕۆژی کوشتنی ترۆریستی گەورە و ئادەمکوژی منتەقە یعنی قاسمی سولەیمانی بوو. حتمما ئێوەژەم وەزیەتەتان تاقیب کردووە، مێخوارانەتان تاقیب کردووە. لەم فەزادا لەم هەموو قین و تووڕەی و بێزاریە کە خەڵکەیانە لە هەمووی قیزەوەترەوەیە سەرانی مرتەجعی پارتی حیزبی دموکراتی کوردستانی عێراق لە چنین ئینسانێکی ئادەمکوش و قاتڵ و جەنایەتکار وەک قاسمی سولەیمانی ڕێز لێ دەگرن و باسی یەکەن و مەدح و سەنای بۆ دەڵێن. ئەمە چه عاملێک باعثەوە بێت کە ئاوا ئاشکار و عەلەنی لە مەوجودێکی وا کەسیف و دژی ئینسان وەکو قاسمی سولەیمانی قەدردانی دەکەن کە کاویش کەسێ بووە کە تا مەغزی ئوستخوانی تا ئێسکی سەر ئێسکی ئینسانێکی دژی خەڵک و ئینسان کوش بووە. ئامارێکی واقعی دراوەتە دەرۆکە لە بینی ساڵەکانی 1389 تا 1402 لە سووریا بە تەریقی ئەرتەشی سووریە و سپای پاسارانی ئێران 1260 نەفەر خەڵک کوژراوە. ئەمە لە حاڵێکایە بە ئیسلا ئەمانە چ بوون دژی داعش ئێقدامکەن و داعش لە بینبەرن. داعش 5056 نەفەری کوشتووە، یعنی قاسم سولەیمانی و سپای پاساران و ئەرتەشی سووریا 40 بەرابەری داعش خەڵکیان کوشتووە. تەسەورکە ئەم جەنایەتکارە بۆچی دەبێ لەلایەن سەرانی پارتیۆ ئاوا ڕێزی لێبگیرە و بە قەولی کوردی دالە لە دایک دڵسۆزتر ئەش فرمێز بۆ قاسم سولەیمانی دەڕێژن. نەزەریەوە چیە سەبارەت بەم قەدردانیە؟ ئەحزاب و یا سەرانی ئەحزابی حاکم لە کوردستانی عێراقا تاریخەکەیان فقط خۆ ئاوێزانکردنە بە دەوڵەتانی منتەقە، چه ئێران، چه عێراق، چه سووریە، چه تورکیە. بە ئیزافە ئەوە کە فەراتر لەوە ئەگەر قبولیانکەن و ئەگەر چوزانانێکیان خستوێتە بەریان ئەمریکا و دووەری غەربی شەر بەو شێوە هەر بتوێتیان مەرحەبا ئەوان گەشکەش مەڕیان کردو. ئەوان خۆیان نە لیاقەتی ئەویان بۆ نە شەڕیان بۆ ئەوە کردووە کە بلەخێر لە شوێنێک لە گۆشەیەک لەم دنیا هەر لە دڵی ئەم نظامە سەرمایەداریە بلەخێر کارکەن دەوڵەتێک پێ بنن. بۆیە قسەیەکەم کە لە سەرەتاوە تەنیا ئەم دوو حیزب یەکێتی و پارتی کەیسە یەکێتی خۆی پیاوی ڕسمی جمهوری ئیسلامیەوە ئەمانیش بەم شکڵە بە هەموو هەست و توانیان و دفاعی لە یەکەم. گەرەکمەوە برمە گەرمانگەرێکیان بۆە واقعیان هەشتێ بەناو کوردستان شتێ بەناو دەوڵەت ڕسمیەت پیاکە لە سەرەتاوە تەنیا ئەم دوو حیزبە لە حملەی ئەمریکا و دووەری غەرب بۆ عێراق پشتیوانیەکە شیعەکان حتا نەیان کرد. ئەو شیعانە کە ئیسە لە بەغان و حاکمن دفاعیان نەکرد لە ئەمریکا و دووەری غەرب کە بێن سەدام حوسێن لابن و خۆیان بچنە جێی، بەڵام ئەمان کردیان ئەوە بێشەرمون. لەم بەم بێشەرمیەوە ئەو کاتە ئەگەر بیاوتە ئێمە ناین ئەگەر بین ئەبێمانکەن بە دەوڵەت و تەئیدمانکەن و ڕسمیەتی دەوڵەت نامێوانە دەوڵەتیانەگە، بەڵام ئەوان تەرجیح ئەوان نەمەقابلاوتیان زۆر چاکە مەشتی ترتان پێین وەرن ئێوە وەکو دوو هێزی چەکدار بەلەخەر ئێمە لە ئەرز و لە ئاسمانگۆ تۆ بەلەخەر کۆمەکتانەکەین و هەر چیتان بەدەستهێنا لەم ڕووخاندا و دەستکەن بە تاڵان و بڕۆی و بیبن. ڕحمیان بە هیچ شتێک نەکرد و ئەو وڵاتیان ئاوەڕوت کرد و سەدامەوە وەسلەی بەلەخەرە ئەمریکا پاشەکێ پێکرا و دوایەکەشی سەرنجامی ڕووخە و ئەوان داوای ئەو ڕاوڕوتیانە کرد و ئەو پوڵ و سەروەتیان نابێکەوە. بۆیە ئەمە یەک دووهام هەرم حەزبە کە توی شاری پێکیس ئاوا وەسپێکی وەقیحانە و بێ شەرمانەترین دفاعەکە لە قاسم سلێمانی و ئەڵێ قاسمی سلێمانی سەرانی پارتی دموکراتیک قاسمی سلێمانی بۆ دیفاع لە ئینسانگیانی خۆی دەدەستا و ئینسان و ئینسانیە سەر لەوحەی کاری بووە ئەبێ ڕۆژی هەزار جار خەڵکی نەتەنیا خەڵکی چوار پارچەی کوردستان وەڵکو خەڵکی دنیا تفیان لێکاتووە و پێیان بڵێ بێ شەرمانە تاکەی. ئەمە یەک. ئەوان بۆ خودی بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی دامەزرێت شەڕیان کرد عەلەیهی دژ بە خەڵکی کوردستانی ئێران لە دوای ڕووخانی ڕژیمی شاه. ئەمانە وەقیحترین بێ شەرمترین بە قەوڵ فارسەکان ئەڵێ بێخایەترین
هێز و دەسەڵاتن کە غێر مەنافع و بەرژەوەندی حیزب دقیقێ زیاتر وەختمان نەماوە ببوورە 1 دقیقە وەختمان ماوە غير بۆ مەنافع و بەرژەوەندی حیزبی خۆیان و دەسەڵاتدارێت ئەقەلیەتێک لە کوردستان ئێرە ئەو ئەقەلیەتیشت بەرهەمی ئەم 35 ساڵیان 34 ساڵیان فقط 10% پەروەردەکردن و یا 10% لە ئینسانەکانی وڵاتیان کردو شەریکی خۆیان و کردوانە بە سەرمایه‌دار و ملیۆنەر و باقیەکەیان خستوەتە ئەو سەحرا ئەبێ هەموو مانگێ جارێ زیاتر لە ملیۆن و نیوەیەکی هەر هاوارکە کۆکۆم و چەکەم وێ گەرەکمەوە بڵێم کە ئەمانە ئەبێ خەڵک بزانن ئەمە هویەتێکی گەورەیەکە کە نیشانیاندا لە خۆیان ئەمانە هاتن سازشیان کرد لەگەڵ ئەم قاسم سلێمانیە لە دووکان 50% خاکی کوردستانیان فرۆشت بەمانە چۆریان کرد هەڵاتن ڕیان کرد کەرکووتیان کرد و تەواوەت بە قسەی خۆیان 52% خاکی کوردستانیان تحویل قاسم سلێمانیدا لەو سلێمانیا کۆبوونەوەکەشی بوو خۆیان سەرانی ئەم دوو حیزبە شێوەی جۆراوجۆر خۆیان باسییان لێ کردوەوە ئەمانە بێشەرمترینن بۆ ئەمە بزانن کە ئەمانە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکەش و ئازادی خازن لە هەر چوار پارچەی کوردستانە ئەمانە ئەمن کە خۆیان ئێڕێن غێر ئەمە نابێت هیچ تاریفێتریان لێ بکەیت و هیچ ئینتزارێتری بێ لەمانە بۆیە منوازانم مەسلەیەمانە مەسلەیەکە کە چون خۆیان حەجنین خۆیان غیابەن و حزوران هەڵەواسن بەم حکوومەتە نەکا لە ڕوخێ بەهار ببێ و بە قوربانیە بن و بە ساقەیە بن و درۆکەن درۆ بێ شەرمانە درۆکەن ئەوان وەکو تۆڵێ ئەو هەموو خەڵکیانە کوش لە سووریا ئەو هەموو خەڵکیانە کوش لە ئێران قاسم سلێمانی تەڕاحی گەورەیان بوو بە ئەقراری خودی خامنەی ئێستا چۆن ئازا بوو بە ئینسانی و ئەم جۆرشتانە بۆیە من گەرەکمە بڵێم ئەمە ئەوە نەمە زیاتر ناتوانین لەسەریان باس بکەین زۆر سپاس بۆ تەوزیحەتانت هەورا بێدارابی دیارە پرسیارم نەماوە فقط شتێ بە قسەکانی ئێوە ئیزافەکەم خەڵکی منتەقا خەڵکی بە قەولی تۆ کوتت هەر چوار پارچەی کوردستانەکە و سەراسەری ئێرانیش تا جێگای خەڵک تاقیبیان کردبێ ئەم ئێزهار نەزەرانەی پارتی و لەو لاشۆ یەکێتی هیچ کامێکیان فەرقیان نییە لە بیرمان نەچووە مەحموود سەنگاوی عضوی دەفتەر سیاسی یەکێتی بوو دەیکوت ئەگەر کورد دوو سەرکردەی وە قاسم سولەیمانی بوایە صاحب دەوڵەتی خۆیە بوو خەڵک ئەم ئێزهار نەزەرانە سەبارەت بە جەنایەتکارترین عنسوری منتەقە ترۆریستێکی گەورە و قاسم سولەیمانی لەبیر ناکەن زۆر سپاس بۆ تەوزیحەتان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆش و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بینەرانی یازید و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر جوهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوون و بە هیوای سەرنگونی هەرچی زووتری جمهوری ئیسلامی بە دەستی خەڵکی ئازادیخواز و